دیارە ئێمە وەکو ڕێکخراوی لاوانی سۆشیال دیموکراتی کورد لە ماوەی ڕابردوودا کەمپینێکمان دەست پێ کردووە. کەمپینیم شارە مەشێنن کە کۆمەڵێک دیاردەی و پرسی نەخوازرا و ڕووی لەم شارە کردووە. ئێمە مەبەستمانە کە لە ڕێی خۆمانەوە لە ڕێی کەمپینەکەمانەوە لایەنی بەرپرس و حکوومەتی لێ بێتە سەرخەت. لە ئێستادا ئەمڕۆ کۆنگرە ڕۆژنامەوانەیەمان ساز کردووە با ئامادەبوونی هەرێک لە بەڕێزان بەڕێبەرایەتی باخچەکانی سلێمانی و هەروەها بەڕێبەرایەتی پارکی هەواری شار و بەڕێز کاک محەممەد سەرۆکی لیژنەی ژینگە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی. بەڕێزان لە ئێستادا بەداخەوە کە گەیشتونەتە قۆناغێکی مەترسیدار لە وشکبوون و فەوتانی جەزرە وەسەتیەکانی نێوان سلێمانی تاسڵجا و هەروەها شەقامی مەلیک مەحموودی شاری سلێمانی و هەروەها پارکی هەواری شار. ئێمە لە مانگی نۆی پارەوە کار لەسەر ئەم پرسە نەخوازراوە ئاکەین. بەڕاستی ئەم جەزرە وەسەتانە پرۆژەیەکی استراتیژی و گرنگی شاری سلێمانین کە بەداخەوە کاتێک کە هاوڵاتیەک سەردانی شاری سلێمانیە کات هەر لە تاسڵجەوە کە داغڵە بێت وشکایی جەزرە وەسەتەکانە بینێت کە ئەمەش سیمای شاری سلێمانی ناشرین کردووە. ئەم پرۆژانە وا پێویستەکە کە ئێمە مەبەستمانە حکوومەتی هەرێمی کوردستان بێت جیاوازی لە نێوان پارێزگاکان بێت خزمەتی شاری سلێمانیش بکات کە لە ڕێ ئەم پرۆژانەوە پلانی استراتیژی بۆ دابنێت و هەروەها لە ڕێ کارژێڕێکی گونجاوەوە ساڵانە سەرپەرشتی ئەم جەزرە وەسەتیانە بکات. ناکرێت لەسەر خێر و سەدەقەی فڵان کەس و فڵان سەرمایهدار بەڕێوە بچێت. دەکرێت پرۆژەی بەردەوامی ئاسایی کە ساڵانە تەنها تازەکردنەوەیەکی بۆ بکرێت بۆ بودجەی ئەم جەزرە وەسەتیانە و پارکی هەواری شار. ئەمە بەردەوام تا پاریش لە ڕێی کۆمپانیاوە ڕۆشتۆ بەڕێوە لە دروستبوونی هەردوو بلوارەکە هەواری شار هەر ساڵانە کۆمپانیا بردوێتی بەڕێوە واتەن ئێمە بردومانە بەڕێوە لە ڕێی شارەوانیەوە کە پارە تەزین کراوە ئیحالە کراوە و تەندەر کراوە. دووەم شت ئەوەیە ئێمە ساڵانە پێویستمان بە تەنکەری ئاوە کە لە مانگی 4 و 5 و 6 1 ملیۆن لیتر ئاومانێ بۆ باخچە بلوارەکان. لە مانگی 7 و 8 و 9دا پێویستمان بە 4 ملیۆن لیتر ئاو هەیە بۆ هەموو باخچە بلوارەکان لە باخچەکانی تاسوجێ ڕاپەڕینە بەکرەجۆیە بلوارەکانی تاسوجە سلێمانیش مەلیک مەحمووە و ئەو باخ و بلوارانی کە ناو شاری سلێمانیە و هەروەها هەواری شارە. ئەمەش میزانەیەکی جایواتە دوو میزانەیەکیان کە بۆ هەردوو بلوارەکە و مەلیک مەحمووە میزانەکە 5 ملیارە ساڵانە و ئەمەی کە بۆ گرتنی تەنکەرە ئەمە ملیارێک و 100 ملیۆنە واتە ئەمە تا ئێستا تا ئەم بەروارە هیچ نەکراواتە کتابونا کتابوکم کراوە لە ڕێی ئێمەوە بۆ شارەوانی لە شارەوانی بۆ وەزارەت لە وەزارەتەوە بۆ ئەنجومەنی وەزیران و وەزارەتی دارایی. آخر معلوماتان بینە لە وەزارەتی دارایی ئەم هەفتەی پێشوو ئیمزا کراوە بە دەسەڵاتی خۆیان هەیە نادوانێتەوە بۆ دەسەڵاتی ئەنجومەنی وەزیران بۆ گرتنی و تەنکەرانی کە سەرچاوەیەکی ئاوە بۆ ئاوانی بلوار و نەکە لەبەرەوە پێویستە بەڕاستی لە ڕێم کەناڵانەیە و ئیشی بۆ بکرێ و ئێمە تا ئێستا 4 کتابمان کردو کتابێکمان لە مانگی 2020 کردووە کتابێک لە مانگی 2020 کتابێک لە مانگی 11 و کتابێکی لە مانگی 2020کە لە مانگی دووەکە هەموو کتابەکانە بەدەست ئێمەوەیە کە داوامان کردوە لە ڕێی شارەوانی سێوانیەوە بە سپاسەوە کە کتابیان کرۆ بۆ ئەنجومەنی بۆ وەزارەتی شارەوانی و بۆ ئەنجومەنی وەزیران تا ئێستا وەڵام نەیراوەتەوە. دیارە ئێمە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە 2014 کاتێک بەڕێزان سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران بۆ پیرۆزبایی هاتن بۆ ئەنجومەنەکەمان کە تازە دامەزرا بوو ئەو کاتە داوای دروستکردنی کۆمەڵێک بەنداومان کرد بۆ سنووری پارێزگای سلێمانی ئەگەر هیچ نەبێ بەنداوی گەڵیش دروست بکرێ بەداخەوە هیچیشی لەسەر نەکرا. لە 2017 راپۆرتێکی فراوان لەلایەن لیژنەکەی ئێمەوە بەرزکرایەوە بۆ ئەنجومەنی وەزیران لەسەر کێشەکانی ئاو لە سلێمانیدا بەداخەوە ئەوش وەکو پێویستکاری لەسەر نەکرا تەنها ئەوە بوو لە 120 لە دواییدا کە بوو بە لە 14 داهاتەکەی خۆیان بۆ خۆیان سرف کراوە لەوە زیاتر شتێکی تری بۆ نەکرا سلێمانی بەداخەوە. ئێستاش ئەوەی کە بەڕێز ماوەسا کامەران فەرمووی فعلەن هیچ سێ نەکراوە و هیچ بودجەیەکی بۆ سرف نەکراوە و ئەمەش بەڕاستی مەرکەزیەتێکی زۆر توندە و ئەوەی کە ئێمە داوایەکەین و خەڵکی سلێمانی داوایەکە ئەم لا مەرکەزی کە بۆ سلێمانی و بۆ هەموو محافەزەکانی تر بکرێت بەڕاستی ئەمە دەبێت بە چارەسەرێک بۆ هەموو کێشەکان من پێم وایە بڵێ.